عزیزان و خۆشەویستانم کاتتان باش هیوادارم لە هەر سوهان ساڵ و سڵامەت بن لە خدمەتانەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست لەم بەشە لە بەرنامە هەورەبرامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە گرانی و نەداری کە لەو کۆمەڵگایەدی نەفەسی لە خەڵک بڕیوە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم هەورە برایمەگە دەنگی من تە خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕێ ئەبوو دەنگتانە بیستم سڵامەکەنم بۆیەوە بۆ بینینەکان عەزیز. زۆر سپاس بۆ تۆش هەورە برایم. هەروەکو بۆ خۆت ئاگاداری فەزا و وەزیەتی لە کۆمەڵگای ئێرانە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامی بە 90 ملیۆن خەڵکی و کۆمەلگا تەحمیل بووە کەیدی ڕێگای نەفەس کێشانی لەو کۆمەلگا و لەو خەڵکە بڕیوە و بارها سەبارەت بە فەقر و گرانی و نەداری و هەژاری کە جمهوری ئیسلامی بەو کۆمەلگا دەوڵەمەندەی تەحمیل کردووە قسە و باسمان کردووە. بەڵام ئەگەر 24 ساعتش لەسەر فشار و زەخت و زۆر و نالایەقی و بێکفایەتی و دژی خەڵکی بوونی جمهوری ئیسلامی قسە بکەین بەڕاستی هێشتا هەرکەمە، یعنی وەزیەتێکی وا لەو کۆمەلگایە. بەرحاڵ خۆت ئیتلاعتانەدا لە ئێرانە چییە گوزەرێ لەژێر حاکمیەتی مشتێک دز و چەتە و تاڵانکەر و دژی خەڵکی ئەو کۆمەلگا کە کوتەمەرۆک و ئیشارەم پێکرد نەفەس کێشانی لەو خەڵکە بڕیوە دیگرانی و هەژاری و نەداری و ئەمانە لە ڕۆژ و مانگوەوە دەرچووە بە سەعات قیمەتەکان دەچێتە سەرەوەی دی خەڵک وای لێ هاتووە کە حتمما ئاگاداری دایک و بابەکان یا گەورە ساڵەکان وەختی نەخۆش دەکەون لە ترسی هەزینەی دکتور و دەوا و دەرمان جیا لە مەسەلەی مایەحتاجی خۆراکۆمانە ناچن بۆ دکتور بۆەوەی بتوانن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان منداڵەکان دووچاری ئەو بەدبەختی و هەژاری و نەخۆشیە بوو بتوانن ئەو لانیکە منداڵەکان بەرن بۆ لای دکتور. ئەمە وەزیەتێک کە لەو کۆمەلگا دەوڵەمەندە ڕووەدا بۆچی ئەبێ ئەم وەزیەتە تاکەیە بێ ئیدامەی ببێ و خەڵک تاکەی گرفتاری دەستی ئەم بەختێک و جەنایەتکارانە کە لەم کۆمەلگا نزیک بە 50 ساڵە حاکمیەتەکەن. فەرموو. بۆی کە جمهوری ئیسلامی گشتیان دزن بۆی کە خۆیان نەیخۆن سەرتاپایە و سیستمە گشتی فاسدە هەر لەبانە و تا خوارە و خەریک دزی هەرا حەفت لەم چەند ڕۆژ لەوە بەرەوە هەر لەم دۆسێ هەفتە لە چەندین شوێنە لە شوێنێکە ئەمبارێکیان گردیا 400 تۆن برنجی تیا بووە لە جێکترا گردیانە 370 تۆن برنجی تیا بووە لە جێکترا 100 تۆن. ئەمانیانە ئەمبار کردێ بە نرخ 100 بەرابەر بەو خەڵکە ئەیفرۆشن. ئەمانەوە ئەمبار کریاوە ئەمانەوەیان خو معلومە هێن کاناڵ سوپای پاسدارانە هێن سەران جمهوری ئیسلامیە هەنا کەسێک عادی خەڵکی عادی کە دەتوانێت 400,000 تۆن وارد کە وە دوایەوە قایمیژەکە دانی هەرچی ڕۆژە هەرچی سعاتە بە قەڵت و قیمەت بواتە بانەوەمانە. ئەمە واقعی کە جمهوری ئیسلامی عامڵەکەیە بۆی قیمەت لە هەر لەسەری قسەکەین هەر دەیەقە هەر سعات واقعاً ئەرزشی هەست ڕاستگەرەکە چون زندگی مردم بێچارت نابود بووە خەریکە هیچێکی بۆ نەماوەستە مردمی سەرخۆردە کردگە دەستەوەی بوو هەر شتێ ئەسڵە ناتوانانی نەزەوی ئەچێ نەماڵ قیمەتەکە ناتوانانی چوار بەڕەحەت بتوانێ گەرماڵی کەژە و چوار شاخە شەڵمانێ بۆ بسینی ناتوانانی سەفەرێ بچی خوتەنیا ئەوە نییە کەراماشین وەسە سەرەوە پۆل حەمل و نەقڵ وەسە سەرەوە هێندار و دکتۆر وەسە سەرەوە حتا وەسایل مناڵەچی بوو مەدرسە ڕۆژەی ابتدایی خۆی ئەو خورد و خۆراکی و تابیگرا احتیاجاتی گەرەکە بوو ئەمان هەموو شتێت ئەچێتە سەرەوە لە حالێکە پۆلیژە بێ ئەرزش بووە لە حینێکە دلار ئەچێتە سەرەوە زندگی مردمیش ئەو بەو حەدا تەوەڕۆم ئەچێ سەرەوە ئەگەڕ مردم واقعاً هیچێکی بۆ نەماوەستەوە. من دوێکە تەکدانەیەکە قسەمە کرد وا قسەمانە کرد وتێ پێم وتێ ئەوە 3 دانە هیلکەم سندێت لە پڵان کەس ناوەکەی جێبن من هەرکیانە ناسم 3 دانە هیلکە بە 100,000 تومان ئەخ ئەمە وەزعە یانێ دێ بە نەزەر من ئەوەی کە مردم ئیبڕۆ گرفتار بوونە ئامڵەکەی جمهوری ئیسلامیە معلومە لە کوشوەرێک دەوڵەمەنە هیچکەنا ئێران ئەس نامن و تۆ بێژین دەوڵەمەنە مردم خۆی ێزانێ
ئەنوا وەخسا مەنابەی دەرامەدێست زوخاڵ سەنگێس نەفتێس گازێس ئەمکاناتی تریە ئەمە خو لە دنیا ڕوشنە حتا لە مروپا ئەژن ئێران دەوڵەمەنە وەلی بەردمەکەی ئەوە وەزعە هەر واقعان بنیام نازانی بیجیچە ئەوە چوو وەزعێکە ئەو نەگەرانی هاتیە ئەو نە بێکاری فرەوە بووە ئەو نە نەداری فرەوە بووە مردم نازان چە بکەن لاخرا جمهوری ئیسلامی جواو بوو ئەمە نییە نەجواو بوو نییە ئامڵەکەیە ئەگەڕی بوو دز و بوو دوشمەنەکە و بوو ئەو کەسەوە زندگی مردمی ڕەش کردیەوە و بە قەوکارە نابوت کردیە جمهوری ئیسلامیە و سەران جمهوری ئیسلامی و نیروهای ئەمنیەتیە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ برایم هەروەکو خۆشت ئیشارەت پێکرد و دیارە ئێمە کەلعان لە دوورەوە ئابینین و ئەبیسین خەڵکی ئەو کۆمەڵگا بەکردەوە لەژێر ئەو زەخت و زۆر و فشار و نەداری و هەژاریە بەسەرە بە نەرۆک و ئاگاداری خۆشت ئیشارەت پێکرد کە دۆلار تاوجێگای منی تلاعان بێ 130,000 تمەنی ڕەت کردووە ئەمە مستەقیمەن تاسی دەکات هەر ئەو دقیقە لەسەر ژیانی خەڵک کە ناتوانن مایحتاجی زیندگی خۆیان تامین کەن ئەوەی دی بەرەو سەرما و ئەمەژە ڕۆین کە بێ مشکلەی بێ ئاوی و بێ بەرقی و بێگازی ئەمە لە حاڵێکایە لە کۆمەلگایەکە کە سەروەت و سامانی زۆری پێنجمین وڵاتی دەوڵەمەندی دنیادا بەڵام لەژێر حاکمێتی مشتێک قاتڵ و دز و چەتە و تاڵانکەر و دژی خەڵک تەوەڕمی دی لە زۆر ئەرسەیە لە زۆر ئەرقام و ڕقەمی کالا و ئەو نیازمەندیانەی خەڵکی و کۆمەلگا هەرچەند ئامارەکە بە ئیسراعڵەن 40% بەڵام لە زۆربەی زۆریانە 100%یشی ڕەت کردووە کەیدی هەروەکو ئیشارەم کرد چوون بۆ دوکتر بۆتە موەزلەیەکی ئەساسی کەلعان ئەنفڵانزەش لە کۆمەلگای ئێرانە وەکو کۆرۆنا شیوعی پەیدا کردووە واگیر بووە من دوێ شەو کلیپێکم دی لە خەڵکی منتەقەی لۆڕستانوانە بوو کە ئەما توانین نمونەیەکە کە ئێمە ئەیبینین ئەم نمونە زەرب دەی ملیۆنها خانەوادەی بێبەزاعەت و بێکار و هەژار بکەین کە ژنەکەی بردە دوکتۆر وەختێک دوکتۆر دەواکانی بۆ نووسی چوو دەواکانی وەرد بگرێ وەختێک کارتەکەی داکا بە ئێستا پوڵی دەواکانی لێ سەنن کارتەکەی هیچی تیا نەبوو ئەدی مەجبور قستی گوایە قستی کوتی بەرحەڵ ئێمە احتیاجمانە بەشکم بۆمان بکەی بە قست پوڵی دەواکانمان بدەین ئەمە نمونەیەکە وەزەرب دەرکوتم ملیۆنها خانەوادەیە و کۆمەلگای بکەی بەهۆی دەسەڵاتداری جمهوری ئیسلامیە ئەم وەزیە پێت وا بێت چی بەسەر بێت ئەم وەزیەتە تا جمهوری ئیسلامی بێت لەمە خراپەوەی بە نەزەر من وتماشاکە ئەو هەموو هەزینە خەرج ئەم ئۆرگانێل بێخاسیەتەوە ئەیکا بنیاد شەهید و بنیاد مزدەسەبین و نام ئەمە نام هەنوا و ئەخسام سەدان نەهادیەی مفتخۆر و ئەنگەل کە ملیاردها تومەن لە ساڵا هەزینەیانە بوجەیانە هەر بوجەیان پێن وە ملیۆن هاوە ئەتوانی بیژم بە هەزاران طبق ئامارخوایان 120,000 ئیمام و ئیمامزانگەیان دروست کردیە کێمانە دەرامەدێکیاتیا لێ جێلێکە متاسفانە کەسەنێکە چێن هەنووز نازانن واقعان پێ وایە ئەگەر پۆڵی بخاتە نازانم چێ بوو زیارەت ئیمام ڕەزا و یاگەر بچێ نازانم بوو قوم و یا بچێ بوو مەشهەد و یا بچێ بوو نازا حەج و کەربەلا حتمەن شتێکیاتیە ناحیچی تیا نییە فقط بەدبەختی و نائاگاهیە فقط نادانیە بەڕێمە نەزەر منە چیت بووێنە هەر بۆ بوونەوە ئەم کاسبی خۆیانەکەن هیچی ئەوەیە خوان ئەو بوجیانی جە هەست لەلایەکە و نیروهایە ئەمنیەتیان نیروایە سەرکوبگەریان ئەوانە وەزیان خاسە ئەوانە بەمەی خۆیان پۆڵەگرن خاربارەگرن دەوا و دەرمانیان ڕایگانە و ئەچن بۆ هەر کار ئەدارەیەک بۆ هەر شوێنێ هەر کوێنە مراجعەکەن بەڕەحەت کاریان جێبەجێوی مناڵەکانیان کاریان پێ ئەیان لە بانگا مشکڵەیان یا چون بەمەی خۆیان وامیان پێ ئەیان یعنی جمهوری ئیسلامی تەواو ئەو نەها لە فکر نیروەی سەرکوبگەریە بوو گیان مردم ئەو نەها لە فکر ئەو نەهادێلیە ئەو نەها لە فکر جەریاناتی تر تەرۆریستە وەک
ئەم جریانەی حەزب الله و حەماس و حەز شەعبی و ئەم جریاناتە ئەگەر 2% لە فکرە و مردمە بوایەتە مڕوو مردم وەزیعوە نەبوو ئیمڕوو مناڵ ئەوە وەزعی نەبوو لە مەدرسەیە تماشای لەباس پەریان کە تماشای جێگە و ڕێگەیان کە تماشای ڕوخساریان کە تماشای ڕوخسار مردم کە ئەسەن کەنینی تیان ئاوێنی تەرەف 35 ساڵیە 40 ساڵیە چاوت پێکە بێژی پیرەمەردی 90 ساڵاس مەگشتی فشارێکە جمهوری ئیسلامیە بەمان ئایواقەیەکەی تا جمهوری ئیسلامی بێت ئەمە هەر بەردەوامە تۆ تماشاکە تماشای 3 مانگ لەوە بەرکە بڕۆ 3 مانگ لەوە بەر لیستی بێرە بزە لیست گوشت و برنج و ئەوێکە وا مردم بە خۆراکی پێژین وەک خۆراکەکەی دی بە قێ مەساڵح و بەدبەختی بنێ کنارەوە 100 بەرابەر بووە لە حاڵێکە نەهە خۆک هەراجێ خۆیە کارگەر شەو ڕوشێتە خێوان دادەکە باوشە سەتی هاوارە کاژی کوڕە پۆڵەکەم فقط بەش تاروەکەش ناکە ئەوە وەزیەت فەرهەنگیانە ئەوە وەزیەت مردمە ئەسەن دواو بووانە ناهاتە وەلی لە پاڵیا ئیمساڵ چەندین ملیارد دلارێ هەزینە بردێ سەبانە بوو نیروایە سەرکوبگەر خۆی یا بوو فلان ئیمامزاگە ئەشێونەیە پێبێ بوو فلان حەوزێ ئەلمێ قۆمەشی پۆڵ ئەوەیە پێبێ ئەشێ ئەوە مختەس بەی بە تولا بکات ئەوە مختەس بەی نازانم بە بنیاد سەدا و سیما ئەخر ئەم بێ خاصیەتەی لا فقط درو و دەلەسێ هێنەکەن چۆ دەرد مردمەخوا مردمی ڕوو نانێ گەرەکە نان ئاسایشێ گەرەکە دەی نە ئاسایشیش نەماگە هەر ئای ڕوو کوڕی جانگەی بەناو ئیبراهیم مەردانی لە بووکانە بە جرم وای کە احترازێ کردیە دوێکە 6 نەفەرەنگە لە ئۆشنەویەیە لە هەرچی شوێنە هەر خەریکن بگیر و ببان کۆنترۆل دای لوتفەناونە کۆنترۆل کەن زانن ژیان مردم چۆنە زانە باوکو دای چ دەردێکە کیسن مناڵ و بەدبەختی چ ڕەنجوویکە کیسن لەو جامعە ئەو مردم پشتی سکیاوە بۆ فکری بۆوانە ناکەنەوە بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی ماهیەتەن سیاسەتەن قانونەن مەشغەڵەی مردم نییە بۆی حاشیەیە ئەوەیە کە بوێ مەومە ئەم نیروی لێت هێرکە دار و دەسەکەی واسەیانە ناو تێریانکە و بتوانێت بە ئەمر خۆی ئەدامە بە بۆ ئەوەی کە حالەبان ئەو سروەت و سامانە و ئەوەیە گردێ ئەوەیە شەڕەکە شەڕەکە منەوەکەی کوشتن و بگیر و ببندەکەی سەر ئەو پۆڵە ساوە حالە ژێر چنیە ئەو پۆڵە باداوەردەوە خەریکن ئای خۆن و سەرمایە گوزاری پێکەن مردمیش دەردەکەیەکیش زۆر سپاس هاورە برایم وەقان خەڵکیش ئەمە ئەزانن زۆر بەباشی ئەمە ئەزانن وە هەر بەو دەلیلەشە 90% خەڵکی و کۆمەلگا دژی جمهوری ئیسلامی و تەوهمی بە جمهوری ئیسلامی نییە ئەمە لە وڵاتێکە ئەم ئیتفاقە ڕووەداکە خەڵک ڕوویان کردوەتە سەتڵاش غاڵەکان و نازانم بەرحەڵ بە دوو تیکەیە نانان جیالەوەی نانەکانیە ئەمنیەتیشیان نیە ئەمە لە وڵاتێکە ئەم اتفاقە ڕووەدا کە دووەمین دەوڵەمەندی گازی دنیاە صاحبی دووەمین مەنابعی گازی دنیاە چوارمین مەنابعی نەوتی هەیە دەلان و سەدان زەخایری ژێرزەمینی هەیە ئەمە لە حاڵێکایە ئەو خەڵکە لەسەر گەنج دانیشتون بەڵام بە بڕیاری ئاغای خامنەیی بۆ حزب الله و ئەفرادی تۆریستی حزب الله و جەریاناتی تۆریستی منتەقا برجای ئانچونانی دروستەکەن و بە هەر خانەوادەیەکی حزب اللهی کە ترۆرەکە و ئینسانە کوژێ 14,000 دلار تەعیین کراوە ئەمانە یعنی هەمووی لە سفرەی خاڵی خەڵکی ئێرانە خۆ لە ئاسمان و نابارێ بە قیمەتی نابودی و تەباهی 90 ملیۆن خەڵکی کۆمەلگای ئێرانە کە خەڵکی ئەو کۆمەلگاش خۆیان باش ئەزانن کە بەهۆی حاکمیەتی ئەم چەتە و دز و قاتڵ و ژانی و ترۆریستانەداکە ئەم کۆمەلگا بە نابودی کێشراوە تەنیا ئەوە نییە کە خەڵکی ئەو کۆمەلگا نان و ئاویان نییە بەڵکێ لە هەوایەکی عادی کە ئەبێ نەفەس کێشن و ئەوە بن لەوەش بەرخوردار نین ئەوە باعث بووە هەوای ئالوودە ساڵانە 60,000 نەفەر بە ئاماری خودی دەوڵەتی گیانی خۆیان لە دەسەدەن ئەمەش قەتڵگایەکی ترەکە جمهوری ئیسلامی بۆ ئەم خەڵکەی دروست کردووە هەر ئەمە وەزیەتەکە وایە سوالەکە لێرە ئەوەیە باتە وەزیە بەم وەزیەتە بەم فەرزا بەم
کارکردە کە خەڵکی ئەو کۆمەلگا هەمویان دەزانن و 80-90% مخالیفی ئەم دەسەڵاتن ئەم اتفاقە بۆ ناکەوێ کە جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت چێش نەخوارەوە ئەم هەموو ناڕەزایەتیە بۆچی ناکەوێتە سەر یەک و وەکو سێڵاو بەردی بناغەی دەسەڵاتداری جمهوری ئیسلامی بڕوخێنێ وەختمان زۆر نەماوە فەرمو 3 دقیقا چاوکەم بەنظرم مردمەزانن مردم کاملان لە جمهوری ئیسلامی ومانەوە بە عبوریان کردێ و ئەزانن دژمنیانی جمهوری ئیسلامیە بەنظر من مردم ئەشێ دی بەمە بزانن جمهوری ئیسلامی ئەرێ سەر کوتەکە هەر بوو ئەم خسرە و ئەلی کوردەوە مراسمیکیان دانیا بوو ئیمڕۆ ڕئیس سپایەکی لە ڕئیسەی جمهوری سپای پاسداران هاتێژێ ئێمە 350 نەفەر بەسیجی بیناناردە ناو ئەو مراسمە مردم دیێشیمانە بزانن ئەمە بزانن جمهوری ئیسلامی ئەرێ کۆنتۆڵەکە جمهوری ئیسلامی ئەرێ ئەکوژێ جمهوری ئیسلامی ئەرێ شکنجەیەکە جمهوری ئیسلامی جنایەتەکە هەرچی شتەیەکە خۆ من وتم لە قسەکانمە جمهوری ئیسلامی بوومەنەوەی خۆی بە حەی جنایەتە دیەخ ناکە جا بەبوونە وەختی مردم مێزانن وەختی ئەمەش بە زندگیانە دەدی وە گەرەکتە چە بکەین نەوا بتگرن نەوا زندانتکەن ئینجا خۆ کام ماوە لە کوردەواریە باوەڕکە لە کوردەواریان ئەتانم بێژم 5% دێوانەوە لە جمهوری ئیسلامیان مەگەر دەرد و ڕەنجیان نەکێشاوێت ئەنا گەشتی زندانی کێشاوە گشتی باجووی کریاوە گشتی شکنجە کریاوە کوڕێ ئێعدام کریاوە کەنیشکی کوجیاوە هەزارها بەدبەختیان لەسەرەوە مەردماوەردە دی چە ماوە بکەن بە من ما چە ماوە بکەن و مردم دی چە نێوێنە دی چەنوێ چیان نەدی لەم دنیا لەم حکوومەت جمهوری ئیسلامیە چون نەهامەتەی لێبووە حەس و مردم نەیاندی در نەتیجە وەختی ئەمانە وەزعەکەس دی بە نەزەر من لەوان نەماوە خۆم بپارێزم لەوە ناماوە دانیشم لە گوشێکە و لەوان نەماوە بیژم بەشکەم کەسێتر بێ نەجاتم بە لەوان نەماوە بیژم ئەم ڕژیمە شاید ئیسلاح بێت لەوان نەماوە شاید بیژم ئەم ڕژیمە شاید بڕێتە ئەم ساڵتر فەرقکە نا هەر کەس وا بکاتەوە بە نەزەر منەوە تەوهمە بابا ئەم ڕژیمە دشمان ئەسڵی ئەو مردمەسە زندگی تۆ بە گرەوگان گردیە ئازادی و حرم هەموو شتێک بە گرەوە کردێ ئەشی هەڵسی متحدبی ئەشی شەڕی تەکاکەی ئەشی تەزاراتکەی ئەشی ڕێحەلی پیاکەی لە ناو ئەم نەحاسرەی ئاوە نەجات پیاکەی ئاتو گیرت کێ لە ناو دەریاکە هەروە وێسای دەبەشکەم کەسی بێ نایە ئەشی خۆتان بە نەزەر من خۆیان بە ئەتحاد بە قدرەت و مردم بتوانن هەماهەنگ تەکێرانە به نظر من ریحلی سرنگونی جمهوری اسلامیه تا جمهوری اسلامی بید داستان زندگی مردم لما لقراوتەوەی قەتعاً تا ساعتی زیاتر لە قدرەتا بێ هەژاری و نەداری و بەدبەختی و نائەمنی و ڕۆژەشی بە و کۆمەلگا زۆرتر تەحمیلە بێ ئەمە واقعیەتێکە کە خەڵکی و کۆمەلگا دەبێ بزانن و خۆیان کە لە جەرگەی شتەکە قەراریان گرتووە دەبێ ئەم هەمووە ناڕەزایەتی و قین و تووڕەیە لە جێگایەکە لە شوێنەکە یەک بگرێ و لە ئابعادی ملیۆنیە لە سەراسەری هەموو ئێرانە ببێتە خۆرۆشێکی دەسە جەمعی بۆ ڕووخاندن و لابردن و خاوێنکردنەوەی کەسافەتی جمهوری ئیسلامی زۆر سپاس بۆ بەشداریت و بۆ تەوزیحەکانت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆدا هاوڕێ ئیبراهیم وەختمان نییە ئەسڵەن دەنام مەجالم چون مەجالم نییە گەرنا بەحسەکە موهیمە دەکرا پرسیاری زۆرتر بکەین زۆر سپاس بۆ بەشداریت زۆر سپاسی بێەوە باز جایەتە سڵامی نەگان عەزیزەکەین زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن لە هەر شێوەیەک ساقی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن.